ئازان و خۆشەویستانم لە گەڕێ میدیا سڵاوتان لێ بێت نیوێ ڕۆژتان پڕ بێ لە خێر و خۆشی و بەختەوەری لە ئەوانەی کە ئێستا بیسەرمانن لە ڕادیۆی گەڕیان لەسەر شەپۆری 94.1 ئەو خۆشەویستانی ئێستا بینەرمان لە تەلەڤیزیۆنی گەڕانێزی ئەوانەی کە بینەر و بیسەرمان لە سۆشیال میدیا لە پێیجی گەڕان میدیا لە فەیسبوک سڵاو ڕێز بۆیەوە بەختەوەرم ئەمڕۆژ بەرنامەیەکی نوێی هونەرستان پێشکەشەکەم گەڕیان ماڵی هەمووانە هێر چوار پارچەی کوردستانە گەڕیان ماڵی هونەرمەندانە لە هەر شوێنێک بێ هونەرمەندانی کورد ئێمە بە شانازیەوە لە پێشوازیان نبین ئەمڕۆ 2 میلیۆنی زۆر ئازیز و خۆشەویست لە شارە جوانەکەی بانەوە لێرە لای من میوان کاکە زانیار و کاکە عوسمانبانەی کاک زانایبانەی کاک عوسمانبانەی بەخێر بێنێ بەخێر بێن بۆ رادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان بەخێر بێن سەرچاوانە بم کاک زەلاجیان سپاس دەکەم ئێمە شەر بنێوی خۆمان هەردوو هونەرمەندی شاری بانە مامۆستا زانیار و برای بچووکە هەمووتان عوسمانبانەی وەک لە ئەنگرێکی هونەری موسیقی ڕێز و سڵاو حرمەتی خۆشەویستمی بۆم کاناڵە جوانەوە بۆ جەنابیت و بۆ دەستندەرکاران و ئوستادانی بەڕێز چاوی هەمی ئامازەکەم هەر بژین سەرکەوتوو بن ئینشەڵڵا خوایەمان بەخۆشکا و هەر تەمەندرێژ بن بۆ کورد و بۆ چوار پارچەی کوردستان زۆر زۆر سپاس دەکەم دیارە بە هاوکاری هاوڕێ هەمیشەییمان و ئەندامی کارای کۆمەڵی هونەری میلی و کارمەندی خۆبەخشی گەڕیان میدیا کاکە ئاریفەوزی خۆشەویست کاگاریجان بەخێر بێت تۆش بڵێنە زۆر سپاس بۆ کاک جەزای قوربانم من و کاگاری بەشێکشمان بەرباناکەوێت خەزاری بانەی لەبەرەوە ئێمە خزمەتکاری هەر هونەرمەندێکی لە هەر شوێنێکی کوردستان بێ سپاسی میشە لەگەڵمانەی خۆشەویستانەمە بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێ ئێوەی ئازیز و خۆشەویستیش ئەگەر حەز بکەن پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە لە ڕێگەی هەر شتێ ژمارە مۆبایلی گەڕیان میدیا 070 470 52 64 و یاخود ژمارە مۆبایلی 050 727 35 کە ڤایبەریشی لەسەرەیە هاوکات ژمارە مۆبایلی کتری ئاسیامانەیە 070 895 کە وەتساپی لەسەرە و بۆ کوردانی تاراوگا یەکەم کۆمنتی ژلایەن هونەرمەندە خۆشەویستەکەی گەرمیانەوە کاکە مەزیزیرە کاتۆڵە سڵاو لە بەڕێستان لە گەرمیانی زێدە عزیزەوە دەستان خۆش بێ بە خێراتی میوانە بەڕێزەکانەکەم زۆر سپاس کاکە مەزیزیرەشی عزیز و خۆشەویست جارە پرسیارشت ناکەین حەزەکەم یەکسە بچینە لای گۆرانیەک بۆی خەڵک بزانێ من هونەرمەندە خۆشەویستی کە لای من میوان کامتان بێک و گۆرانێکاڵە نیە بەتەنیان وڵا مامۆستا حەزەکە و گۆرانەکەی خۆی بڵێ و کاکە زانیار ئێستا یەکەم گۆرانیڵێ کاک زانیاربانەی گۆرانێکمان پێشکەشەکە دواتر ئەچینە لای دەمەتەقیە و پرسیارەکانمان لە بەرنامەی هونەرستان بەجەوری یارم دڵم
جفا أولي جورا آخري جفا بين جود الروجي ميل بدا بيمان بين جود الروجي ميل بدا بيمان قلبي وفا بوي عزيز حشاك الإيمان قلبي وفا بوي حشاك الإيمان أنا هاو دردان تقدم هوا أنا هاو دردان تقدم هوا بجوري يارم قلم سوتاوا بجوري يارم قلم سوتاوا عزيز خصم بي بصر وقيانه عزيز خصم بي بصر وقيانه بلار والانجاي ريخ يابانه اقار سر بني سر شليرانه حاضر بجهاري دب قربانه هر دور نبي لم نبي دلقي تماوم بتو أسير مسير تماوم بتو أسير مسير بەخێر بێنەوە دەستان خۆش دەست خۆشکار کاریجان ئەو کەمێتە جوانانەیە نووسیوەڵە دەستخۆشیم بۆ کاگاری میوزیک کاکمەزیزیرە نووسێتی میوزیکژانی بەتوانە و کاکزە ئەزیز و کاچی مۆنتێر کاکە ڕێبازی گوڵ و کاگورانی کامێرەمان زۆر سپاس کاک مەزیجان کاگارامی حاجعەلە لە بەخێراتی میوانە بەڕێزەکانەکەم زۆر زۆر سپاس کاکە نەریمانی ماملێ نەریمان حەمەد ساڵحی دەنخۆش ئەڵێ سڵاو لە هاوڕێیانی گەڕیان ماندوونە بن پێشمەرگەی هونەری کوردین سەر بەرز بن میوانەکانش بەخێر بن سپاس دەکەم کاک نەریمان ئارامی حاجعەلە ئاڵێڵە ئارامی حاجی عەلی ئەڵێت ماشەڵڵا لەو دەنگە سپاس کاکە هەڵوێستی باڵەبانە سڵاوتان لێبێ کاکە هەڵوێستی هونەرمەند و کاکە سامانی زۆر ڕۆشنبیر سامان سعیدیش کۆمنتی یونسیوە دەستخۆشی لێکەم خۆشەویستانم ئەمەوێت لە کاکە عوسمان بپرسم پێشەوەی تەشریف بێنن بۆ ئێرە ئێوە لەبارەی کەناڵی گەڕیان هیچتان بیستە بزانی بتان کەناڵەکەی لێرە ناوی گەڕیان ئەوە نابێت 2 ساڵ و ئەوە بێ بە 3 ساڵ دامەزراوین بیست بوومان و هەر زۆری ژێمە هەر لەو دیویش لە فەیسبووکە لە ئینستاە لە کولێن کاناڵەکان لە ئێران جار هەر نێوی زۆر زۆرە زۆرشی ترەبدار هەیە لە ئێمە زۆر خانی ئەم کاناڵان نەفریشێت تۆ نەناسەیە ئەوە تۆ بۆ خۆت جێگای ڕێز شانازی تەنیا هیچ زیین بەبێ هاوڕێمەت و خۆشەویستی و ئەمانەی کە بینن کە ئەو کاگنەریمان بۆیە نووسێتی پێشمەرگەکانی هونەر ئەم پێشمەرگە ماندوونە ناسانن ئەم کوڕە باشانن کە شەو ڕۆژەبیان بەخۆ بەخش بەبێ موچە بەبێ پارە بەبێ هیچ شتێکخزمەتی ئەو هونەرە ئێوە چاوێن ماز دەکەم دەستی تێک بەتێک یا ماز دەکەم دەستیان خۆش بێ گەورە و چکۆ لە لێرە ڕێز و سڵاو حرمەت بێ بۆ هەمووی ئەوی لەو کاناڵە بەشدار بۆ و زەحمەت دەکەشێ بۆ گەلی کورد بۆ هەر هونەرمەند بە ئێوە جوانەکەم کاناڵە نەبێ و دوو کاناڵێکە نەبێ کاناڵ نەبێ هونەرمەندیش دەرناکەوێ زۆر لەوانەیە دوا ئێرەکە بڕۆینەوە بۆ ئێران لاام بڵم تەواوی هونەرمەندەکان لەوێ بڵێن ئەم کاناڵە کە نەمازانەوە تالان هەبووە چۆناو چۆنە چوون بۆ ئەوێ چۆناو چۆن بۆ پرسیار بکەن زۆر گەورەیە لە ئێمە زۆر خۆشحاڵم خات و بانە عیرفانی پێشکەشکاری پێشووی گەڕیان میدیاڵە سڵاوتان لێ بێ زۆر زۆر سپاس یەکەم ئارامی حاج عەلی جایەکتەوە بەڕاستی مامۆستا بەرنامەکە زۆر تایبەتە دوو هونەرمەندی زۆر تایبەتن بەخێر بێن سپاسیانەکەم کاک عوسمان پێشتر لە بانە چاخانەی هونەرمەندان هەبوو بیرمێت لای مزگەوتی گەورە بووە بزانم بەڵێ لێ هەر لێ کۆ بنەوە ساش وەڵای ئەو وەختە ئەلان نەماوە متاسفانە نەوەڵا نەماوە کاک جەزا ئەوەی جەنابەت دەفەرمووی ئەوە دەگەڕێتەوە بۆ دەوریبەری 29 تا 30 ساڵ لەبەر چەند هونەرمەندێ سال لێ هەیە من ئەو کاتە بەس کاکەریمی خاچی مەناسی لێوێ نیروانبانەی خۆمە لێ بوو بەختیار سەردەمانە لێ ئاراز محەممەدی هەمووی لێ ئاهەنگیان کاگاراز محەممەد بەڵام ئێستا چی هەیە هونەرمەند لە هاوشێوەی خۆتان لێ
هاوڕێی خۆتان هاوڕێەوە شەوەی خۆمان گۆرانی بێژ وڵی لاو زۆرە زۆر بوون لێ زۆرە ماشەڵارە وڵی جاران ئەگە نێویدانەیەکیان برم دوایی باش گلەیەکەن جاران لە سینێمانی گۆرانی بێژەکان بە پەنجەکانی هەردوو دەست کاگاری زانە حساب ئێستا ماشەڵڵا هەر لە حساب هەرەوەی هەرە لای بەشەرەوەی دەیاخوا هەر بەرەکە هەرمەندی لاوی زۆر لێ خزمەتی هوەرەکەن بۆی هوەری کوردی لە نێو نەچێ ئەچینە لای گۆرانێکی بەڕێزر کاکە لە خزمەتان سەرچە بەنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ هەچ پرسیارێکتان لە دوو هونەرمەندە میوانەکە بێتوان پەیوەندی بکەن بە هەر سێ ژمارەکەی گەڕای میدیا لای زۆربەتان هەیە لە خزمەتان نابین. سڵاوتان لێ بە سەرکەوتوو بن کاک لێرجیان سواز بۆ تۆ زۆر مەمنونم. بانە عیرفان جارێک ترەڵێ هەمیشە سەرکەوتوو بی کاک زاجیان زۆر زۆر سواز خات و بانەجان. سرماوایات لەلارای لێلیایە نیمە سەرماوایە ماڵی فەقیریم لە خزمەتاوایە خۆ من بەبێتۆیە وەک مردوم هەردەم لە خاوەیایە ساڵی ڕابێردوم من بێ گوناهێم من بێ پەنایەهێم من بێ گوناهێم من بێ پەنایەهێم من بۆ ئاوارم وەڵڵا لەو شارم ئەی یاران وەرێن بمبینێن دۆست یاران وەرێن بمبینێن ئەگەر خوارداوە سایەک لە ماوەڵی ئەگەر خوارداوە سایەک لە ماوەڵی خەیانەت مەکە بەسەر و ماوەڵی ئەگەر خوارداوە ئاوێ لە کاوانی بەردی تێمەکە بۆ تۆ ئینساوانی من بێ گوناهێم من بێ پەنایەهێم من بێ گوناهێم من بێ پەنایەهێم من بۆ ئاوارم وەڵڵا لەو شارم یاران وەرێن بمبینێن دۆست یاران وەرێن بمبینێن ئەگەر بەبێتۆیە سەر لە سەریکەم ئەگەر بەبێتۆیە سەر لە سەریکەم لە نیوەی شەودایە دەست بە ناڵیکەم بۆ من بەبێتۆیە وەک مردوم هەردەم نەخایە یاڵ ساڵی ڕابێردوم من بێ گوناهێم من بێ پەنایەهێم من بێ گوناهێم من بێ پەنایەهێم من بۆ ئاوارم وەڵڵا لەو شارم یاران وەرێن بمبینێن دۆست یاران وەرێن بمبینێن
شرب قولي كاس نكم بابوا شرب قولي كاس نكم بابوا كاقولي بويودي لا ينتوا هركز شيخ بيخ بنسم يد يا يارا هر ويكوني من ويقرب تعوارا من بيقناهم من بيقناهم من بيقناهم من بيقناهم من وارم والله لو شايرم عيارا ورين بمبينين وزيارا ورين بمبينين هاي بجي موت شوان شونا يا الله روشن روما شوان شونا يا الله روشن روما دايما فجاري دنيا كيتوما دايما فجاري دنيا كيتوما من بيقناهم من بيقناهم من بيقناهم من بيقناهم من موارم والله لو شارم عيارا ورين بمبينين وسيارا ورين بمبينين دەم خۆشکار دەستان خۆش بێت خۆشەویستانم کاکە لێرجەواری دلێرگەرمیانی هونەرمەند ئەڵە سڵاوتان لێ بە سەرکەوتوو بن کاک ڕێکەوت ڕاپەڕێنی ئەڵە کاکە زانیاریش سەوتی زۆر خۆش بوو دەستی خۆش بێ دەستی کاوسمانیش خۆش بێ کاگەرەمی حاجعلی لە مامۆستا زیزا بەڕاستی جەنابەت کەسێکی خەمخۆری هونەرمەندانی جەنابەت شوی شانازیت دەستخۆشی لە کاکە ئالانی زەڕمیژەکەم منیش دەستخۆشی لە کاگالانەکەم چای ماجەکەم کاکە شێخ دیاری کارمەندی خۆبەخشی گەڕێن میدیاڵە سڵاو و ڕێز بۆ تۆی بەڕێز کاگزازیز بە خێراتی میوانە بەڕێزەکانەکەم دەستی مۆزیکسیان کاگاری فۆزی خۆش بێت خۆشەویستانم پرسیارێکم لا دروست بوو پیان وتم دیارە بە جۆچکەوت یامزانە کەسیان خزمی کاکشیروانبانەی نینی ئەو کەسان برای کاکشیروانبانەی کابێ لە جێ خۆیان بڕێ باس پرسیارەکەەوە کاعوسمان برایشی کاکشیروانبانەیە تەواوە کاکشیروان پێشتر ئێمە لە بەرنمەیەکمان نەبوو کاتە لە رادیۆ تەلەڤیزیۆنی بابان من ڕۆژێکی میوانداری ئەو شیروان عەبدوڵڵام بەیەکەوە کرد بەرنمەیەکی زۆر جوان بوو دەبڵ شیروان بەیەکەوە کردیان بە شێوەیەکی بەڕاستی زێڕین ئەو شەوە زۆر تایبەتی بوو دەستت خۆش بێخوا تایبەتی بوو کاکە مەجیزیرە گەڵێ ئایا هەردوو هونەرمەندی میوان شارەزایان لە مەقاماتە هەیە وە چەند مەقامەزانەوە ئەگەر بکرێت جۆمە لە مەقامێک بێت بەیاد بێت یان سێگایان ناوەند هەموو ناوەکان لێ ئێمە فەرقی ئەوان بە بەیات ئەڵەن شور بە چوارگا دیارە ئەوان لێ وەبزان بەیات کوردی پێوترێ سێگا و نەهاوەند و عەجەمیان حیجاز ئەڵە کەسان مەقام بزاننیەوە کاک قەدوتوانە مەقامە خوێنن یا هەر بەستە و مەقام ئەرە وەڵات زۆر شارەزایمان سەر نییە وەلی بەشی ئەو نەهەرداوایان کرۆ خوێندومانەوە کاک مەجیدیان شەر نیە ئەمان لە مەقاماتە شارەزایان هەبێت ئێوە لێ بەشداری زەماوەند و ئاهەنگەکانەکەن ئەرە وەڵا ئێمە هەرچینە حەفزە ئەکوابێ گۆرانی شاتان نییە بەیەکەوە داتانەوە لە بادامە ناوە ئێستا گۆرانی بەتاک ئەڵێن دیسانەوە کاکزانێ یا بە دووقۆڵی شاد با دووقۆڵی شاد پێشکەش بکەین بەیەکەوە جێویستی گۆرانی شاد دەبین بە دووقۆڵی ئەم دوو هونەرمەندە خۆشەویستە وەکو هونەرمەندە میلەکانی خۆمان کە ئێمە شانازیان پێوکەین ئەمان ڕۆڵێکی گرنگیان هەیە لە جۆشدانی ئاهەنگ و زەماوەندەکان لە شاریبانە و دەوروبەری دیارە کەڵێ شاریبانە شەر نییە لە شاریبانە کوردستانی ئێران بەڕاستی کوردستانی ڕۆژهەڵات هونەرەکەیان زۆر جوان پاراستووە خۆزگە وەکو من زەماوەند دەوێتە نەبینی بەداخەوە زەماوەند و شایی لێرە زۆر تێکچووە بۆ بە ئامێری دیجە و بە جنوبەرجی شێوە و بە گۆرانی عەرەبی و تورکی و فارسی و بەڵام لەوێ هەتا ئێستاش جوانترین جنوبەرجی کوردی نمایشەکرێ جوانترین گۆرانی کوردی جوانترین جاروێ لێرە ئێستا کاگاری وەبزانم
حفل پێڵن لێرە پێڵێن حەفلە بە زمانە بازارەکەی خۆمان بێڵێن سعاتێک بێت سعات و نییە 2 ساعت لای ئەمە جاریە شەو ڕۆژێک زەماوە دێن ئێستا ئەوان کەم بۆتەوە بۆ بە شەو ڕۆژێک لای ئێمە 1 ساعتە نیو سعاتی بە عەرەبیە 10 دقەی بە فێری لەم پێوانە بم لای ئێمە زۆر بەسەراتی خۆش ڕۆیە لە ئاهەنگانە لای ئێوە هیچ بەسەرهاتمانەیە بەسەرهاتت بۆ ئەگەر شتێکتان بەسەرات وەڵام بەسەرهاتێکی زۆر خۆشەیە مامۆستایت بەسەرهات بانگە لەودی مامۆستا چوینە حەفلەیەک لە ئاخری حەفلەکە لەگەڵ هونەرمەندێکی بۆکان بووم کاک موسا مەریوانی کاک موسا لێرە میوان بوو ماوەیەک پێشستا موسا گوڵانی بڵێ لەگەڵ کاک موسا بووم چوین تەوا بووین و ئاخری ئێوارە بوو زیازوشتەکەمان کۆ کردەوە باوکی زاوار هاتوو دوگمێکی لە کەواکی بەست بوو باوار بما 5 ساڵ بوو نەیکردبووەوە هەر ئاوایە کرد و کاکە هەچێک پێویستێکان هەیە حەز ناکەم بیڵێ مەریدەوە بەر ئەمەش ئەوریەکە بێ لە خزمەتم لای خۆمان بەلای خۆمان شاباشی چاکماناتی بوو پارەی باشاتی بوو لە ڕوومەڵ ناهاتی چی پێ بڵێم هەر زوو ئەڕۆژەم هەر نەشێ کردەوە هەراوەکە کاک عوسمان ئەمە سبحەینی لەم گەڕەکە حەفلەیە حەز ناکەم ئابڕوومان برن بڵێن داوەتەکان وا بوو پارێکیان نەبوو ناخۆش بوو حەچ پێویستێکانی ئالێرەی بڵێن با دەرێ بڕۆم دەم کو کاکە تۆ میواندارێت پێ بڕۆ بڵێ میوانەکانتەوە ئێمە مرتاحین و ماڵ داوا بێ و پارەی باش هاتووە ئەڕۆینەوە هەروازی نێنە هات 5 کەڕەت هاتەوە وتم ئەمە شتێکی پێ نەڵم تا لە کۆڵمان نابێتەوە نایڵە بڕۆین وتم وەڵایی یەک تەکلیف منێت هەیە وتی چییە لە خزمەتم دووبارە ئاوای کرد وەڵایی پارەی ئەو تەکسیەبەی ئەو زیازان هێناوە وڵای دابووری داوای لەبرنەکەم بەس قەرارەوەمان نەکردو ئەی ماڵ تاوە بێت تۆ لە ئێواربانی و تواز نێنی هەر ئەڵی کاکە ئەرە چیتان پێویستەیە ئەمە پێویستەکەمانە داواکارە وەکو دێوەکەی نووە بە دێوەکەی حەزرەتی عەلادین هاو لە بەرنامەی بەرنامە هەروێت چی ئەمرەکەی تەنفیزیکەم کابراش مەسەڵەی ئاوێکم بەرەی بەخوا داوای لەبرنەکەم بۆ دەزانڵی داوای قەراری ئەومان نەکرد بوو دەیوتمەگەوای دی کوڕە ڕفێقم کتی کورە وڵای تۆ نەبووای حەلوازی نەدێن ئەمە لە چۆ قسێت ئێوەڵا باشە بەسەر چاو من تەکلیفێ لە کاک زانیارەکەم کاک دەست خۆش کا عوسمانجان کاگەرامی حاج عەلیە لاگەر کاک زانیار بتوانێت بەبێ مۆزیک هەر ئاوایەک شتمان پێشەش بکات بەبێ مۆسیقا هەر چێک بێشە نیە مەخام هەر یەک کۆبرەمان پێشکەشکی پێشەوەی بچینە لای بوەرە نشادەکە بەدڵی خۆت بێ مۆزیک لێرەش کاک موسا مەریوانی لێرە وەرە بەبێ مۆزیک شتێکمان پێوت ئەوە دیارە لە بەرنامەکە زۆر جار حەزەکەن خۆشەویستان گوێن لێ خۆشەویستیت لە ناو دڵم خۆشەویستیت لە ناو دڵم چی دیکە جێی نابێتەوە ئەگەر لەما زیاتر ببێ وەکو بەفر ئەتوێتەوە بەڵام ئەوەم پێسەیرا بۆچی گۆڕایی بەم شێوە وەمزانی ناوی منی بەدایم لەسەر لێوە ئاخ هەیداوت مایاڵێ باری کەرمی ناگیان کە زنەی گێڕاوە خۆیۆم بە مالوولی ناگیان دڵخۆشیم داوە ئای لە مینە لێ لە مینە ئەی هاوار شەڕعەکە چاوی خۆیۆ من گاور نیمی ناگیان کەوتومە داوی کوڵایەمت باوێ نەهیمی ناگیان هەرمێ گوڵاوی کاگارام زوو بۆی نووسی دەڵێ ئەو دەنگەی خۆش بێ مامۆستا زانیاری گۆڵ کاکە ڕیکۆ ڕۆکی نووسراوە بڵێن کاکە زانیار با گۆرانی سڵاو خۆشەویستەکەم بڵێت ڕیتمی سەریعە کامەیە سڵاو خۆشەویستەکەم خۆ دەزانیت
بە هەر حاڵ دوگەرانێکی دووقاڵی پێشکەشەکەن لەگە دوایش حەزە کرد ئەوە بڵێ بەتەنیا کاک مەجززیرەگەڵ هەردوو هونەرمەندی میوان کەسیان کلیپیان هەیە ینی کلیپتان بڵاو بۆتەوە یا هەر لە زەماوەندەکان کلیپتان دروست نەکردوەتە ئێستا من کلیپ نەوەڵاوی ڕاستی بێ یا دوو سەوتم کلیپم کردووە وەلی کلیپم بۆ نەکردوە هەر ئیسیدیۆ زەبتم کردوەوە زەبتی کردو هێشتا کلیپەکەی کلیپەکەی نەوەڵاجا بڵاویشم نەکردووە دەی بە ئومێدین کە تاو لەم بینەیە بینێرە بۆ تەلەڤیزۆنەکەی ئێمە بە تەلێگرام وەرمەجێ افتخارم کاگالان ڕەفیقی خۆشەویست کاگالانی زەڕب کاگالان ڕەفیقی هونەرمەند و خۆشەویست و بەڕێوەبەری پەیوەندیەکانی گەڕای میدیاڵە دەستان خۆش بە سەرکەوتو بە سوپاس کاگالان جان کاکاری ئەوەنە نوکتە لەسەر خەڵک کرد ئەو ڕۆژە لە ئێنارتی و تەلەفۆنیان کرد مقابلەیەکم کردن لەسەر کوردۆ داقا پێشەوە ویستمە گرینسکرینە هەڵواستم یای بە لوتمە بە خۆی برادرە پێشەوە لیزەرەی لێم ئەنج ناخۆشەکە لێ نەبە زەروازی نێنە نەبەز حەمەشم کاکە لوتم هەمووی خوێنەوەی قەنە مقابلە کاکە ئەتر ئەوە لەسەر ئەو کۆم ڕۆچۆن بەعینەک کە شاردومەتەوە تا ئێستا من داوای لێبوردن لە خۆشەویستانی گەڕای میدیاکەن دیارە بڵاوم کردبەوە تا چەند ڕۆژێن لەوانێ نتوان بەنامە لایڤەکان پێشکەش بکەم بەڵام بەڕاستی کە میوانە ئەزانێت ناتوانم لەبەرەوە بۆی نەڵێ عینەکەم بۆ پۆزانەوە خەڵ بۆ شاردنەوەی ئەو شکاوێ داناوە کە بەسەرم هات ئەچینە لە گۆرانی سەریعەکە بەیەکەوە پێم خۆشە ئەمڕۆ بەرنامەکە جوانتر ڕازاوەتەوە بە هەست و ئێحساسی کاکە ڕێبازی گۆڵ ڕێبازی دیجەی و هەروە کاکالان ڕەفیق و کاک بورهان ستار بورهان هەورامی دەستیان خۆش بێ و دەست و پەنجەی ئاریفەوزی خۆشەویست کاکە فەتحوڵا جانگیرە لە سڵاو تالێ بە کاک جزا بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم لە ڕۆژهەڵات هەتا هەرێمی کوردستان چیان ماچێک فەرموو حاشا لخو قرارت حاشا لخو بريارت حاشا لخو قرارت حاشا لخو بريارت دبرو بروك بردا يترنا بن بيارت دبرو وازم يبينا يترنا بن بيارت صلاو ليبيا فرد به للرابردو نام بممدوه نوا ضلت فركرد من الجان بروا ما يكله نوا قرخاكي ببهرانم تو آوي ممشه نوا تنها ضل مثل لايا تكايبون به نوا تنها ضل مثل لايا تكايبون به نوا اي حاشا لخو قرارب حاشا لخو بريارب حاشا لخو قرارب حاشا لخو بريارب دبرو عزم لي بينا يترنا بن بيارب دبرو عزم لي بينا والله انا بن بيارب أي لنيو قلان دي بينم ببي باش دزانم لنيو قلان دي بينم ببي باش دزانم دلين صوت السفاري لمالين يا دز جيرانم بو خاطري شيخ مولانا خزال لك الجانم بو خاطري شيخ مولانا خزال كمي الجان أي حاشا لخو قرار حاشا لخو بريار حاشا لخو قرار حاشا لخو بريار دبرو برواكن بردا يترنا بن بيارد دبرو واسم اليبينا يترنا بن بيارد
هي نفرد بين الراه بردو نام به ممدوه نوا نفرد به الراه بردو نام به ممدوه نوا ظلم بتو وخوشا دتوج اش ببراوه ظلم بتو وخوشا اتوج اش ببراوه شتو ديواني كردوم شتو ديواني كردوم بأبروي بيوسيوا شتو ديواني كردوم بأبروي بيوسيوا ما شاء الله لي بجوانا ظلم بيدك ريتوا ما شاء الله لي بجوانا ظلم بيدك ريتوا اي حاشا لخو وقرار حاشا لخو بريار حاشا لخو وقرار حاشا لخو بريار دبرو وازم لي بينا يترنا بن بيارد دبرو وازم لي بينا يترنا بن بيارد أي ولبر يو تساوي دمرم من سرية شيدان هوا لبر تساوي دمرم من سرية شيدان هوا ولبر يوم ممكي دمرم قصد ستيلي نداوة وخوها نارو أرمية دمي سرية ليك داوة دبي بمقرية باوش وكو من دالي ساوة دبي بمقرية باوش وكو من دالي ساوة ويا شالخو قرارت عشالخو مريارت عشالخو قرارت عشالخو بريارد دبرو واسم نبينا يترنا بن بيارد دبرو بروك مردا يترنا بن بيارد ساني جنيوم هناي نلاي هنا ودبردوما نتوان مليادتكم ودوا فيرت كردوما التوسر انجراكيشي يا من بيت شموروما نانا خطاي كزنيا خدا واي خلقندوما نانا خطاي كزنيا خدا واي خلقندوما امشو للايكاك جزا اورو كمي واندوما اورو للايكاك جزا اورو كمي وانبوما هاي مال بابا كم ريزان دوغما دموشي ترازان مال بابا كم ريزان دوغما يموشي ترازان ترشي خوار نوايدكم يتر ناس مصر بزمان اورين شام دا يوموا ابد لينا دم جوزان بكاوريك وبجيسك حازرين بويدا بن بشوان عثمان باني ديلي هربو ميديا كي قريان عثمان باني ديلي بو راديو قريان ويعاش على خو قرارين عاش على خو بريانت حاشا لخو قرارت حاشا لخو بريانت دبرو واسم اليمينا يترنا بن بيارت دبرو بروك المردا يترنا بن بيارت خوش بيه استاذ جان بقولي جلال قولي يا عربي بخيرين هو ودوانا بو يادي بخير جلال قوليش برنامج كان زور رازانه وبقصي خوشو بمنزيكانا جلال قولي يتو بيتو بيشكشكاري زور باشو برنامج زور خوشو نوازم بيشكشكات ماوي استاذ جان خسيبكم ار والله هو ام قرانيا برادري كي بيران شاريه كان خوجناو ولي هالمتصفانه نازانم هرني كنتو درنا كويت دايبه من لقل كاك شيرون عبد الله خومان من هذا كان يناو بو ايران بو عمليات استخلوا وين زين شيران عبد الله ابوين كاك شيرون عبد الله ليره والريز وحرمته خوش اسمه هي لقل هو تيكلا ولا لقل كاك شيرون مار بعائلتي كلا ار والله ليره شاي مازدا كم ريز وصلاهم يا ابوي لانه سياره يا ابوين بخوم كتبهم لحفله داشين بو تبريز كنتي بيجروا قلتم بوتي او قراني شيء قلتم والله وي خوم وبرادرك وبيدامو يكزنيا كنتي ما وثقيناك قلت والله كنتي خوك من بيرس موانانيا والله خوشي ما شاء الله قلتم زاحمو الدنيا اللي تو مقامات قراني ايران او تو نبي من اللي بيلم الله يمشي عبد الله لايران باو كتيبه كان يعني او نبي كان زور اما زوبت وانا بهرمندك باش
لە شایەکیان والله خێرا بۆ من والله ڕاستە هاتەوە وتی. بەنێو ئەوە دەرکەوێت نووسوێنە ئەوەنێ ئەڵێ ئەم کاک عوسمانە بۆ دەنگی من. لە کاکشیرۆ عەبدوڵڵا چێ کاکە وەڵی ئەمان ئەم کاکشیروانی برای ئەمان زۆر کاریگەری شیرۆ عەبدوڵڵایان لەسەر و خۆشیان شانازی بە هاوڕێتیەوەکەن لەبەرەوەی تێکەڵاون ئەمان باوەڕکە بەقەت هەموو براکانم خۆشمەوێ زۆر زۆر ئیشەڵا خوا لێکتان ڕێز نەکە و سڵاوم بێ کاک علی محمود جای تر نووسیەتی ئەڵێ کاک علی محەممەد ئەڵێ شیرۆ عەبدوڵڵا بانگاکەنەوە بێگومان کاک شیرۆیان بانگەکەینەوە بەم نزیکانێتەوە بەرنامەکانمان شادی ڕەحمانی ئەڵێ سڵاو دوو هونەرمەندە خۆشەویستە هەر بژین زۆر سپاس کاکە شادیجان کاکە بەختیاری نەی کاکە بەختیاری هونەرمەندی خۆشەویست لە گەڕێن میدیا و لە کاکجزا بۆ بەسەرکردنەوەی هونەرمەندان زۆر زۆر سپاس دەکەم کاک بەختیاری كاك جزات وشو ببانا؟ ئەرەوەڵا هيك مسألة ولا بانا شتي وەڵی کاکە ئەرەوەڵا ئەرەوەڵا من بەڕاستی بۆ بجێرمەوە من بە قاچاق ساڵەیان چوون بۆ بانە لە مەرزێکەوە بردمیان ئێستا نازەمە مەرزە خەریکە ناوەکەین بیرەچێتەوە بەڵام لە دوکانیانەوە هاتە یعنی کە سەرەکەوتی دوایی بە دوکانیان هاتە دەرەوە هەنگەژاڵەکە دەمەنگی هەنگەژاڵ من ڕۆژێکی زۆر ناخۆش بووە من چکە لە ڕێگا تەقایان لێکردین من زۆرە ترسام دیار بوو لە بڕی هونەرمەند ئەوشتم نەبی بە زۆرەدەری کە بردنی ئامانجبانەی بوو ڕەفیق یاردوکمان وتی مەترسە لە بەرەوەی ئەو تەقەیە هەر بووەکەن باش و دوای شتێکمان ناو سۆڵح کراوەرەوە بوو بەڵام من بەڕاستی ڕۆژێکی ناخۆش بووە من ئەو ڕۆژە بەڵام کە چوومە ناوبانەوە زۆر دڵم کراوە لە بەرەوەی من سەرێکمانەتوانم بڵێم وەکو کە سوکاروانە ماڵی پورێکم هەر لە بانەی و وە کە سوکارم زۆر لەگەڵ بانەیەکانە زۆر دڵمە کرایەوە البانية الرجل الإسلاماني باوەڕم پێ بکە زۆربەی شتەکان ئێران نیە من ئەسڵێتم بۆکانیم هەم کاکشیروان بانەیەمە هەم من ئێمە براین مەر بۆکانین وەلی من 23 ساڵە بە ئام ینی بێ یەک چرکە من لەبانم بۆ هیچ شوێرە شارچکە و بە عیلە و بە ماڵە مناڵە ئەین تازەی دی منە شوێنە بڵام عوسمان بۆکانی یا مسڵمان هەر وازن بانەی نازانێت تا نەڵ عوسمان بانەی کەس نامناسێ من 22 ساڵە لەوێم مێژووی ئەم شارە سلێمانی 240 ساڵە تقریبان دروست بووە بەڵام زۆربەی خەڵکی ئەم شارەیە لە بانەوە هاتووە هەر بۆ حتا بیناکان ئەم تەلارانی ئێسام ئەم بەردەی کە لە منەیە دامانەوە لەو دیکۆرەیە کە بەردی مەڵکەنە پێشتر وەستاکانی بانەی بوون ینی هەرچی بەناوبانگەکانی شاری سلێمانیە بانەیەکانن ینی وەستا بەناکان کە ئەم بینانیان دروستکە سلێمانی بانەین درستە لەبەرەوە من شانازیتان پێوەکەم سپاس دەکەم کاک شادی ڕەحمانی ئەڵێ کاک جزاجان دەستخۆشی بۆ جەنابەت کامیشە پاڵپشتی هونەرمەندان بووی جێگای شانازیە سڵاو لە ئارامی حاجی عەلی ژەکات زۆر سپاس کاک ئارامی حاج عەلی بەڕاستی بەرنامە بڕۆ زۆر خۆشە ئەحمەد عومەر ئەحمەد خۆشناوەتی بەڕێوەبەری پێیجی گەڕیان میدیا لە هەولێری خۆشەویستەوە سڵاو و ڕێزی نەردووە زۆر زۆر سپاسێکم کاک شێرکە و هۆشیاریش کاک عوسمان عەبدوڵڵایی هونەرمەند ئەڵێ سڵاوتان لێ بێ کاک عوسمان جان سڵاو بۆ تۆش هیوادارین جارێک گەورەمان کەیت و لە خزمەتا بین کاکە ئەحمەد عومەری خۆشەویست ئەحمەد خۆشناوەتی ئەڵم مرۆڤ بە یەک ڕۆ جوانە نەک چەند ڕوویەک زۆرتەوە قوربان کاک ئەحمەدجان تۆ خۆشەویست و چاوی ئەمەی زۆر ڕێزمانێ بەر کاک ئەحمەدجان چاوەکەمانی لێرە بە دەستخۆشیەک لە کاگارامی حاجی عەلی بکرد مامۆستاوێتی و زۆر باش فەرموو ڕێز و سڵاو و خۆشەویستی و حرمەت مێ بۆ مامە ئارامی حاجی عەلی کاگارامی قاعا کاگارامی یاریزانی ئاسن خۆشەویستی خەڵکی سلێمانی کە دێتە بانە دێتە ماڵی کاگاوا دێتە ماڵی من ئەم بەرنامەی کە ئێمە ئایس لێرە خۆمان بە بەختەوەرە خۆشحاڵە بینین لە خزمەت ئێوە و بینەر و بیسەر و کوڕەکانی ئەم کاناڵە بێ فەرق و جیاوازی بە بۆنەی کاگارامی حاجی عەلیەوەیە پس دەبێت لێرە دەستخۆشی لێ بکەم ڕێز و سڵاوم بۆیە لە خۆی ئێمە دێنە ئێرە بە عایلە بە ماڵ هەر زەحمەتمان بۆیە هەر بەعیسی زەحمەت و ناڕەحەتی بۆ ئەم پیاوەین نمبینیوە یەک چرکە یەک خولەک ئەم پیاوە لێمە ناڕەحەت بێ و عاجز بێ بۆ خۆی مناڵەکانی پس دێرەوە ئەمن دەبێت دەستخۆشی لێ بکەم و چاوی خۆی ماڵ و مناڵی عالی مازن ئێمەش ڕێزی تایبەتمان هەیە بووی بۆ کۆمنتە جوانەکانی بۆ کاکە ئارەمجان کاک ئەحمەد خۆشناوەتی ئەڵە سڵاو لە کاک ڕێبازی دیجێ چاوی ماجەکەم کاکە ئەحمەد عومەر جایەکترەوە دەستان خۆش بێ بژین کاک ئەحمەدجان بەخوا هەر قسەکەی تۆ مرۆڤ بە یەک ڕۆ جوانە بەڵام ئێمە زۆر نەهامەتیمان توش بوو لە گەڕای میدیا زۆر ئاستەکمان بە دروست بوو زۆر هەوڵ درا یەک ڕێزیمان تێک بشکێنرێ سواز بەخوا لەسەر پێی خۆمان وەستاوین تێناگەم زیانمان بۆ کەس نیە بەس ژیان جوانەکەین ئێمە بەس ژیان جوانەکەین ئێمە لەناو کۆی ئەو هەموو خەیران و نەکبەتەیە ئەمانەیە تروسکایەک بین دڵی ئێوە بکەینەوە ئەمانەیە شنەبایەک بین فێنکتان بکەینەوە ئەمانەیە ئەو خەڵکە کە هیلاکە بەدەست شەڕ و شۆڕ و ڕێکەوتن و ڕێنەکەوتن و موچە و بودجە و نەوت و شەڕی ئۆکرانیا و کرۆنا ئێمە هاتوین
شەو ڕۆژێ لەگەڵ هاوڕەکانم کاکاری پۆزی و هونەرمەندان و کاکە دیاری باڵابان ئەو هەموو هونەرمەندە خۆشویستی کە هێنێرە ئامانجمانەوەیە کە لەم کات و ساتەیە کە وڵاتەکان هەمووی تقریبن تێک چۆ بەسەرێکە هونەری کۆدی لێنێ و نەچی ئێمە هاتوین خزمەتەکەی ئەمانەیە هونەرەش هەر بەردەوام بێ ئەگەر ئەوە نەبێ بەڕاستی زۆر مشکلی کەس باق بە هونەر نایە کاگاریجان کەس هونەرە پرسێتەوە نان بەڕاستی تۆ سێری چەند ساڵە پێش حساب کە لە سلێمانی چەند کۆنسێر دەکرا چەند فیستیڤال چەند هیچ شتێک نەما کاگەحمە خۆشناوەتی سەرەتای مانگی نوێن بە سلێمانی بۆ پێشکەشکردنی کۆڕێکی شعری بۆ مامۆستا محسین لەگەڵ ڕێکخراویش نەبای خاک بەخێر بن لە ئێستەوە بۆ ماڵی گەڕیانیش ئەم بەش وەکو گەڕیان میدیا لە خزمەتان نابین چینە لای گۆرانی تر کامتان گۆرانێکمان پێشکەشێن کاکە کاکزانیارە فەرموو خۆشەویستانی گەڕای میدیا ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەش دەکرێ هەت پرسیارێکتان هەبوو بەدەر لە کۆمنت دەتوانن بە ژمارە مۆبایلەکانی گەڕای میدیا پەیوەندی بکەنەوە لە خزمەتان نابین فەرموو نابێ گوڵەکەم تۆران لەخۆوە نابێ گوڵەکەم تۆران لەخۆوە ئەو شارەم لەبەر چاوچۆڵە بە بۆ نەیتۆوە ئەو شارەم لەبەر چاوچۆڵە بە بۆ نەیتۆوە قاسیدێنیە بینێرم جوابێ بێنێ بەرێ قاسیدێنیە بینێرم جوابێ بێنێ بەرێ بە درێژاییم ڕۆژگارە لەم دیوە گەوهەرێ لە ئاهی من بەرسر مەفرە باخوانە دگرێ لە ئاهی من بەرسر مەفرە باخوانە دگر ئەی نابێوە نابێ گوڵەکەم تۆران لەخۆوە نابێوە نابێ گوڵەکەم تۆران لەخۆوە ئەو شارەم لەبەر چاوچۆڵە بە بۆ نەیتۆوە ئەو شارەم لەبەر چاوچۆڵە بە بۆ نەیتۆوە بزەونی گاو پێکەنینت دەوایە بۆ برینم بزەونی گاو پێکەنینت دەوایە بۆ برینم درگای ڕوتم لێدا مەخە با تاوێ بدبینم لەم دنیا خۆر تۆمەی تۆی ڕووناکی ژینم لەو دنیا خۆ هەر تۆمەی تۆی ڕووناکی ژین ئەی نابێوە نابێ گوڵەکەم تۆران لەخۆوە نابێوە نابێ گوڵەکەم تۆران لەخۆوە ئەو شارەم لەبەر چاوچۆڵە بە بۆ نەیتۆوە ئەو شارەم لەبەر چاوچۆڵە بە بۆ نەیتۆوە دەستان خۆش بێ دەستان خۆش بێ بەخێر بێنەوە من شتێکی خۆشم لێ تەمەن لە لەسەر ناو زمانی بانە کە کاچم بێڵەن نەداری لە نەوەکانە بەڕێ تەمەن ئەو کاتە فیزۆ وەرەقۆمانە نەبوو ئەمە بە قاچاق داخلی زۆر ڕاستە محبوبی کە ماڵی خوشکەکەم لێ بۆ ئەسم سەردان مەکرد ڕۆژیان لە لای مزگەوتی گەورە بووم بەڵێ کەلاکی عەجەم هاو بەتەمەن بوو
لان هم وين اللي مني برسين جاء من جادي كان يبين خياباني بمارستان بیمارستان بەڵێ دي خياباني بمارستان كل جا ندارم شيء راخنا دارنا هي كيفني یعنی كيفني بەڵێ هاي بالهار لو جواب يدري لا قزان بملن نداري نەدارم والله براستي بانا او طبيعتي جواني هي كسبات من زود الجيل کاگەرەمی حاج علی مامۆستا هیوادارم هەمیشە خزمەت بە هونەرمەندان بکەن چونکە هونەرمەندی زۆر بەتوانامان هەیە و مامۆستا زانێر مامۆستا عوسمان سوپاس کاکە ئارەمجان قوربانت بۆ کاک علی محمود دەڵێ کاک زەبڵە مەقامێک شیروان بڵێن بەسەر چاو بزانم کەسیان ئەگەر توانیان لە خزمەتە بین کاگری کۆڕۆچی ئەڵێ ئەگەر بتوانن میوانداری هادیلاوە و ئەمیر ئازەر بکەن ئیشەڵا ئەگەر کرێ لە خزمەتیانم شادی ڕەحمانی ئەڵە بژی زانیارجیان دەست خۆش شادی ڕەحمانی کاک زاجان بڵێ گەڕیانێکمان پێشکەش بکەن کە لایەن ئاواتی خەیاتەوە وتراوە کامەیە ئاواتی خەیات کاک عوسمان ئەڵە چ گۆرانیەکەی ئاواتی خەیاتە کاک ئەڵە بڵە گەڕانێکمان پێشکەشن کە لایەن ئاواتی خەیاتەوە کاک شادی ڕەحمانی ئەڵێ وڵای نەزانم کام بوو گەڕیانەکەی چکە کاک شادی ئەڵێ نووسێتی سڵاو لە کاک عوسمانی پورزام قوربانت بۆ سپاسەکەم کاک علی محمود ئەڵێ لە هونەرمەندە ئێرانەکانە کەسیان نابن شیروانبانەی یا شیروانبانەی برای کاک عوسمانە و وەڵا بەڕاستی تەبەقەیەکی بەرزی هەیە دمك شبرياتي بخوا ناڵیەوە بەرگەنجی براوین بەجیزیرە گەڵە بەڕاستی تاکە تروسکایەک ڕووناچی بێت و ئارامی بەدڵی هونەرمەندامدا ببەخشێت ڕادیۆی میلی گەڕیانە هەر بژێ گشت ئازیزانم لە ڕادیۆ خەنجیلانەکەی هەمووان گەڕیان میدیا بەڕاستی خزمەتی جوانەکەن جاری بشکلەکە بووین بە تەلەڤیزۆنیش ببین بە سەتەلایتش هەڵێن ڕادیۆ گەڕێن وەکو برادێکمانە بوو بە عەمی دەرێن و عەری فڵان ئەدە بەش تازار ڕادیۆی میلی گەڕیانین کاک عوسمان عەبدوڵایی ئەڵێ تۆ هەمیشە خۆشەویستی کاک زاجان سڵاو ڕێزم بۆ ئێوە سوپاس بۆ تۆ کاک عوسمان عەبدوڵایی جان چاو ماچەکەم ئەچینە لای گۆرانی تر گۆرانی شادە ئەڵەن بە دووقۆڵیە با بدو قۆڵی بڵێ ئەمە دیاری بەرنامەیە ئێدە باشەکەوا بێ من پێشەوەی کۆتایی بە بەنامەکە بێنم ئەمێ ڕای هەردوو خۆشەویستەکەم وەربگرم ئایا ڕێیان چۆن بۆ ئەمڕۆ لە گەڕای میدیا ئێمە وەکو خۆمان خۆشحاڵ بووین سوپاسانەکەین کە لێرە ئامادە بوون ستۆدیۆکان ئێمەتان ڕوونا کردەوە قوربانت بۆ گەورەتان کردین بەخێر بێنەخۆ ڕێی ئێمە ئەگەر ڕێی ئێمە وەرگنن ڕێی ئێمە لەلایەن خۆمەوە کاکزانیارەوە بۆ ئێوە هەر موسبەت بووە هەر جگە ڕێزن حرمەتن سڵاو لە هەمووتان دەکەم دەستی هەمووتان ماز دەکەم بە تایبەت ئەو شەوەی کە ئێمە هات نێرە ئەگەر کاگەرامی حاجی عەلی نەبوایەوە کاک ئالان مامۆستا ئالانی زەرم ئێمە بێرە نەدەگەشتین تەمعەن ئەگەشتین وەلی زۆر درێنگ زۆر خۆشحاڵم هاتین شاید ساڵێک کەی پێ بچوایە وەلی ئەم کە بەزوو بوونەی دابەزینەی ئێمە لێرە کە خۆم بە بەختەوەرە خۆشحاڵەزانم لە خزمەت کاک زەزا و مامۆستایەوە هەموو مامۆستایان ئەمە ئەبێتە باعیسی کاک ئالان و کاکارام دەستی ئەمە ئامازەکەم دەستخۆشی لە کاک زەزا دەکەم بۆ بەرنامەکەی بۆ هەموو کوڕەکان من نازانم چۆنتان دەستخۆشی لێ بکەم بە زمانی ئێرانی بە زمانی عێراقی بە کوردی بە هەرچێ بێ فقط ئەوەندا توانم بڵێم ئەو خۆشحاڵیە دەردەبڕم کە ئەوڕۆ لای ئێوە میوان بوو ئیدن من هیچکە ناتوانم بڵێم گەڕیان ماڵی خۆتانە ئێمەش افتیخارتان پێوەکەین بەخێر بێن سەرچاومان بۆ گەڕای میدیا قوربانە بۆ زانیاری حاج عومەری پێنجۆین ژەڵە سڵاو ڕێزمەیە بۆیان و هەروەها کاکە ڕێبواری باڵەبانیش ئەمڕۆ خۆشبەختانە زۆربەی زانیاری باڵەبانەکان کاکە دیاری کاکە بەختیار کاکە ڕێبوار هەموو سڵاو ڕێزانە بۆتان سوپاس بۆ هەموو کارمەندە خۆبەخشەکانی پشتی کامێرە هەموو خۆشەویستانی گەڕای میدیا سوپاس بۆ ئاری فەوزی هەمیشە ماجنوناس سوپاس بۆ ئێوە لەگەڵ دوایین گۆرانی کە دیاری بەرنامەی هونەرستانە ئەم ئێوارەیە کۆتایی بە بەرنامەکانمان نێنین ئەچینە لای گۆرانیشی دووقۆڵی لەلایەن هەردوو هونەرمەندی خۆشەویست کاکە زانێربانەی و کاک عوسمانبانەی لەگەڵ گۆرانەکەیە من کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆ هێنم فەرموو گۆرانی بێژە جارێکشەوەی کە بەند دەبێژێت بەندیش ئەوە وایە شاعیرێک و نەرمەندێ بەیەکەوە بێن بەڵام ئێمە دایمە هانی و کەسانین کە بەندی جوان پێشکەشەکەن دژی ئەو بەندانین کە سوکایەتی بە ژن و بە خەڵکو و بە کەسایەتی و
کە بۆ ناو کۆمەلگا ناشی ئەجینە ئەمە بەندەکان زۆر پێخۆشە. وقلا خان قلالا قلالين وبخاني وقلا خان قلالا قلالين وبخاني باورناكم بو من بي وبسوكو اساني باورناكم بو من بي وبسوكو اساني رژیمە وەستا دیاری أي دليا دلنا قروايا أي دلنجي ليلايا دليا دلنا قروايا أي دلنجي ليلايا وصد ملا ماريكا من دارو مارينايا ما ماري دليدا أو كلمة مستايا صلاة ولما مجزا أو سرم لقرودايا هربو راديو قريانا وميدك مدعايا دقل زان يرمانيم وش بيعو ما مستايا صلاة ولو كان وبي شير كريان تيدايا وأهلي سليماني أو سلام لقريم دايا حرامي حاجي علي ومن وقف روايا يادي آواتي خيال صد ريال يربوايا عثمان باني ديلي هربيات ما مصايا يادي دكم ليايا یادی مامۆستا شیرۆ عەبدوڵڵا سڵاو لێبێ دیاری والله مصادياري ولا شوێ باوکی باوکە أي نكري بقوشي تاود لأم تاوب برواني أي هواني يلبستو شعر وبندو قوراني أصل مذكر بياك جار رامي ومهرباني دست مذكر بشانا دام دينا فرسكاني شريخي هوريشيني تو باريني باراني جاري قرباني من بيه صلجار دم قرباني جاري قرباني من بيه صلجار دم قرباني أي سزا دم قرباني بوي دلم دانتواني لبو زانيار باني هنر مرد نيزاني أفري مماري لو زربي باش بزاني ودياري بالا بالا عثماني بقرباني صلاة لك ززابي لاي خمي مرقراني بو أهلي سليماني دبير عتا زواني بو أهل كيبانيا وين المرواني شاوي حموان مازدكن يكون نداني أوز مو ما تزان بويو كارمن دكاني بويو كارمن دكاني نمرياني ودياني زمان مصادياري أي بو أوند الظالمي خمي خوشي شوانم بوتي بوي تتظالم داز دكاي برو خانم دوهر دلم دشكيني من دل شكان نازانم من دم بو سرداني تو ما ير سردانم دبرسي خوشن دويم لم ما فرسن نازانم خوشويسي خوينيكا لنا وغوشتو يسخانم خوشويسي خوينيكا لنا وغوشتو يسخانم
قادری شێخ مەولانا دەردن کەوێ لە جانم لە شاری سلەیمانیم خۆم بەبەختە وەرزانیم ئەوە دەمۆ رادیۆ گەڕیان بۆی دەڵێن تا دەتوانم سڵاو لە مامە ئانی دامی دەبێم بەجانم بە دیاری هەڵاداڵێم بۆ دیاری باڵابانم مەمنونی کاگالانم هەتا بژیم بمێنم بۆی دەڵێم بەداوانم لەگەڵ زانیاربانیم خۆم بەبەختە وەرزانیم خۆم بەبەختە وەرزانیم ئای سڵاوی لێ مامۆستاری ژی دایکی جیژی ئەرمەنا بابی جوی فلستینە ئەو دەردەی لێدا ببین ئامە حاڵم نەبینێ زانیار حاڵم نەبینێ دەوای دەردەکەم ساری هەنجیری یانە ناری لە باتی ئارەقی ڕووی لە پێکەنینی زاری ئەمڕۆ عوسمان بۆ دەڵێ بەجود لەم گەڵ زانیاری ماشەڵە جوانەی دەدا هەزار ئافەرم یاری هەبێ چاکی بۆ بڵێم خۆش بێ مامۆستا ئاری خۆش بێ مامۆستا ئاری